دیارە 34 ساڵ لەمەوبەر خەڵکی سنووری هەورامان هەڵەبجە و شارە زوور ڕاپەڕین دژی ڕاگواستنی لادیەکان لەلایەن ڕژێمی ئەوکاتەی عێراقەوە کە لادیەکانی ئەم سنووری هەمووی داگرت ڕایگواستنە ناو شارەکان لە ئەنجامی ئەو ڕاگواستنە خەڵک ڕاپەڕی سەرەتا دیارە لە شاری هەڵەبجە و دواتر لە سی سادق و خورماڵ و هەورامان ئەو ڕاپەڕینە بەردەوام بوو لە ئەنجامە ڕژێم پەرچەکرداری ئەو ڕاپەڕینەوە بوو دەستی کرد بە بردومانی ئەو شوێنانە بە تایبەتی هەم لە هەڵەبجە و خورماڵ و دوجاری سی سادق کۆمەڵێکی زۆر هاوڵاتی بریندار و شەهید بوون کە وەجبەیەک لەو بریندارانە لە نەخۆشخانەکانەوە دواتر بران هەر بە زیندوی زیندە بەچاڵکران یەکیان لە گۆڕستانی بامۆک لە پشتشاری هەڵەبجە و دووەمیشان لە سەربازگەی شانەدەری لە خورماڵ نزیک سنووری هەورامان 26 هاوڵاتی شەهید بوون و لە هەڵەبجە 21 و لە سی سادقی 6 هاوڵاتی ئەمانە بە وەکو پەرچەکردارێک بوو دوجار ڕژێمی بەعەز بڕیاریدا بە خاپورکردنی گەڕێکی کانێشقان لە هەڵەبجە هەموو دەرەنجامی ئەو ڕاپۆڕنیە یەک لە دوایەکانی کە یاخود ئەو مەرگەساتانی کە لە هەڵەبجە و سەرتۆپی کە بە مەرگەساتی کیمیابارانی 1970 بوو بەڵام ئەوە خەڵکی ئەم سنوورە بوون مێژووی خەڵکی ئەم سنوورە یەکێک لە سەروەریەکانی یاخو یەکێک لەو قوربانیانە ئەو بوو کە لە 1970 تا درا بەداخەوە ئێمە ئەمساڵ بە تەوقیتە کەوتە یەکەم ڕۆژی جەژن بەڵام ئێمە بەروارەکەمان گواستەوە ئەمڕۆ بۆ دانانی تاجەگۆڵینە لێرە لەسەر دیواربەندی شەیدانی خورماڵ لە ناحیەی خورماڵ بە خێراتنی هەموو لایەکەکەین هیوادارین بتوانین لە ساڵانی ئایندا یادێکی ینی شایستە بەم ڕاپەڕینانە کە لەم سنوورە یاخودە و مەرگەساتانی کە بووە بکرێ ئەم ساڵ بەهۆی خۆپارێزی و نەمانتوانی وەکو پێی زیادەکە بەرز ڕابگرین.